یەکێک لەو فیلمانەی کە بەشداری چەند فستیڤاڵێکی کردوویەک لە فستیڤالەکان لە وڵاتی جەزایر توانیوێتی خەڵاتی باشترین وێنەگرتن بەرێت کە چەند گەنجێک و چەند لایەوە کاریان لەسەرم کورتە فیلمە کردووە کورتە فیلمەکەش بە ناونیشانی ئۆسکار دەبەخشرێت بە ئەمە ناوی ئەو فیلمەیە کە بەشداری کردو لە چەند فستیڤالێک و لە فستیڤاڵی جەزایریشا خەڵاتی بردووە دروستبوونی فیلمەکان و ئەو کورتە فیلمانە کە بە زمانی کوردی و بە ستافی کوردی بەرەمێنرێتەوە بەشداری فستیڤالەکانەکەن هەنگاوی گەورە و گرنگە بۆ بەرەو پێشچوونی بواری پیشەسازی فیلمی کوردی و هەنگاونان بۆ ئەوەی فیلمی کوردی دروست بکرێت و هەروەها سینەمای کوردی بەرەو پێشەوە بچێت بابەتێکی گرنگە و ئەمە لە ڕابردووە چۆن کاری لەسەر کراوە پێویستە بۆ داهاتوو لە نەوەکانی تریشا کار لەسەرم بابەتە بکرێ بۆی بتوانن کارەکانیان باشتر و باشتر چڕکەنەوە لە سەر و پێشچوونی فیلمی سینەمای کوردی کە بابەتێکی گرنگە و زۆر کات لە پرۆگرامی کورسان مەگەزین قسە و باسمان لەسەرم بابەتە کردو بووی بتوانین هەنگاوی زیاتر بنرێت لەم بابەتەیە پشگیریەکەین لە بەرەمێنانی ئەو فیلمانە وەک هەواڵ و وەکو قسەکردن لەسەر بەشداریکردن لە فستیڤالەکانیان و تەنانەت وەکو میوان و قسەکردن لەسەر هەنگاونان بەرەو باشترکردنی سینەمای کوردی بابەتێکی گرنگە و هەمیشە ئەو لاوانی کە کارەکەن پێویستەکە لەسەر لایانی پەیوەندیدار بە تەواوەتی پشگیری بکرێن تا بتوان ئەو فیلمانی کە بەرەمێنن باشتر و کوالیتی تر و زیاتر پرۆفشناڵانەتر بەرهەم بێنرێت تا بتوان بەشداری زیاتر لە فستیڤالە گەورە جیهانیەکان بکەن تا بتوانن خەڵاتی باشتر بەدەست بێنن. کورتە فیلمی ئۆسکار گۆیستو لە سیناریۆ دەرهێنانی ڕێکاربەرزان لە فیلم فستیڤاڵی ئەلباواب لە وڵاتی جەزایر بۆ براوی خەڵاتی باشترین وێنەگرتن. فستیڤاڵی ئەلباوابە فستیڤاڵێکی نێودوڵەتیەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و هونەری وڵاتی جەزایر و سەرپەرشتیەکرێت و بۆ ئەم خولە بە بەشداری زیاتر لە 40 کورتە فیلم لە 19 وڵاتی جیاواز بە خۆشحاڵیەوە کورتە فیلمی ئۆسکار ئەبەخشرێت بە براوەی خەڵات تا ئێستا فیلمەکە بەشداری چەندین فستیڤاڵ و ئیڤنتی کردووە لەوانە فستیڤاڵی نێودوڵەتی ئیندیان ئۆرد لە واشنگتن دیسی لە وڵاتی ئەمریکا چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی کوڕێکی تەمەن 16 ساڵەکە کە خەونی برنەوەی خەڵاتی ئۆسکاری هەیە هەوڵێکی زۆر ئايات لەو پێناوەشدا ڕوبەڕووی ئاستەنگی خێزانی و کۆمەڵایەتیە بێتەوە کە ڕێگرن لە بەردەم خەونەکەیدا فیلمی ئۆسکارە بەخشرێت بە لە ساڵی 2018 دروستکراوە سیناریۆ دەرهێنانی ڕێکاربەرزانە و بەڕێوەبەری وێنەگرتنی ئارام حەسەن و ئەکتەرانیش ئاوا حەسام و بەمۆ جەمال و بەرام حەسەن